مامۆستا وازان زۆربەی خەڵک هەروە دەدناسێ کە کەسێکی دەروونزانی و هونەرمەندی بەس تازە زانیومە کە ڕەسامیشێ. بەڵێ بەڵێ ماشەڵڵا. ئەوە لۆحە خۆم ڕسمم کردووە. ماشەڵڵا یعنی تابلۆیە هەموو باسی کەلتوری عنکاوە دەکات بە هەموو جۆرەکانی کەلتوری عنکاوە لێرە کۆن کردووە. ئیکۆن بەڵێ بەڵێ 60 ساڵ لەوەی پێش ئەوەی عنکاوە بەو شێوەیە بۆ ماشەڵڵا کاتی خۆی پرۆگرامی کتابەتمان کرد لەسەر عنکاوە سەردانی مۆزەخانەمان کرد بەڕاستی هاوشێوەی ئەوە بە جوانی دروستکراوە زۆر جواب بوو ئەوێ خۆی ئەمە باسی بەڵێ بڵێ ئێستا بۆ نمونە لێرەوە ئەوانە یعنی گواستنەوەی بووکە ها بینی بووکە پێشان ئەوە ئاهەنگ ئەو بوو دۆڵزڕنا بوو هاوە دۆڵزڕنایە هەر کوردستانی و کوردستوانیە بڵێ بووک و زاوە لە ناو جاددا هەموو دەڕۆیشتە بۆ کەنیسا ئەوە ئاهەنگ بە شێوە دەبوو ئەو جوانە کە شاییان دەکرد شتێکی سەیرە ئافرەتەکان غێر لە پشتی ئەوەی هەیە یعنی ئەو لێر دەبەستن تەماشا بکە مناڵەکان دەهاتن کاتی شاییان دەکرد ئافرەتەکان لێرەکانیان لە وابزم چارۆگە بەڵێ بڵێ دایان بەست لێرە ئەو جە لێرە بزانە ئەوە هەموو کەلتوری تقریبانی کوردستانی و کوردەواری خۆمان ئەوانە هەموو معروفن یعنی ئەومان بۆ پێ ئەڵێن ئەومان بۆیە پێ ئەڵێن معروف هەموو نەیناسن خەڵک ئەوانە نەقلن ڕسمی ڕەشی سپی بوو بە تەنێ ئەمش گۆر یعنی چی هەبوو ئێستا وەختی خۆی مەڕ و ماڵات و ئەوانە هەموو خانیەکانی ئەوە بوون بە قوڕ ئەنکاوە یەکتەری شتێک بوو ئەوژە پێیان دەگۆ کولا ئەوە لە سەربانیان دەنووست قۆماشیان دەکرد ئەوەی زۆر بوو ڕەقسەشتەون سەرنجی ڕاکێشە ئەوە گەرمی دەکورێنن باڵێ گەرمی دەکورێنن ئەوە کەلتورێکی تەماشا بکە ئەمە کەلتورێکی ئەمە کەلتوری ئەوەی کوڵاندنی گەرمە ئەو جە لێوەرە ئەویان دەخوارد دوای دایان کردساوە بڵێ بڵێ لە سەربان وشکیان دەکرد دوایان دەبێت بۆ ئەوەی ببێتە بە ساوار پاوار بە کورتی هەموو کەلتوری کەونی عنکاوە لەم تابلۆیە زۆر جوانە باشە مامۆستا بە چەند خۆش بە قەدیمدا دەنیشتن ساواریان دەکوران کۆبوونەوە تامەکە کەی هەبوو بەڕاستی بەێستاشتانە هیچی نەمایە ڕۆحی هەبوو ژیان ڕۆحی هەبوو لەو کەلتورانە یانی ئینسان کە جەژن دەبوو ئەگەر لای ئێمە و لای هەموو بە بڵێن ئاینەکان و نەتەوەکانی کوردستان جەژن ئەو کاتە جەژن بوو ڕۆحی هەبوو ئێستا ماوەی دەڕۆژ شەقام و ئەم لە ئەو لە هەموو بە شێوەی جەژن بوو بەس ئێستا ڕۆحی نەماوە وشک بوو زۆر پێشکەوتو بەرەو پێشتون چووە بەڵێ بەڵام چ باس کرد ڕۆحەکەی نەما بەداخەوە